دیارە زیندانانی سیاسی یاسایەک لە پەرلەمانی کوردستانەوە کە دەرچووە لە ساڵی 2011 بۆ جێبەجێکردنی ماف و امتیازاتی زیندانە سیاسیەکان بۆ ماوەی 10 ساڵ. بەڵام لە عێراق لە 2006 بڵێن ئەو یاسایە دەرچوو بۆ ماوەی 10 ساڵ، بەڵام لە 2013 هەموار کرایەوە بۆ ماوەی کرایە ماوەی 25 ساڵ. و یاساکەی ئەوان بڵین فەرق و جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ ئەم یاسای ئێمە بە حکمیەوەی ئەوان حسابی مادیەکەیان زیاتر لە ئێمە، بڵێن ئێمە 500,000 ئەوان 1,200,000 ئەوان مەسلەی حەج و مەسلەی سەفەر و خوێندن وانە ئێمەش خوێندنمانەیە، بەڵام بۆ یەکەس ئەوان بۆ چەند کەسەیەک ئەتوان بخوێنێ. ئێستا ئێمە لە 2018ەوە تاوان چەندین یاداشتنامە و چەندین پێشنیار و ئەوانەمان تەقدیم بە پەرلەمان و بە سەرۆکایەتی حکوومەت کردووە کە بۆ هەموارکردنەوەی یاساکە، هەموارکردنەوەی ئەو یاسایە کە وەک هاوشێوەی یاساکەی عێراقی لێ بکرێ وەرە و ئێمە پێشتیش ئەو یاسایە بە بڕیارێکی بەڕێز کاک مەسعود بەرزانی واژووی کردو لەسەری ئەبێ هیچ فەرق و جیاوازێکی نەبێت ئەو یاسای عێراقا، بەڵام ئیترەوە مەسەلەی قەیران و ئەوانەی ها بەسەرا شتەکان ئاوای لە هاوکە ئێمە 500,000 بێت بۆ هەموو زیندانی سیاسی. ئێستاش بە نسبەتی ئەوەی ئەخیر مەرحەلەی ئێمە ئێستامە پرۆژه یاسای ترمان تەقدیم کردووە لەم هەفتەی داهاتووە چامان بە سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان دەکەوێ و بۆ جێبەجێکردنی ئەم ماف و امتیازاتی زیندانی سیاسی کە یام ئەوە تا هەمواری بکەنەوە یامەوە تا ماخەنە سەر عێراق.